سڵاو دیاردەیەم جارەی دەروون و دیاردە پێما بێ قسەی دڵی زۆر بەمانە ئەوەی لەبەر دەستمایە کۆمەڵێ با بڵین وەسڵی ڕێستۆرانت و کۆفیەکانە لە کوردستانە یعنی منە پرسم لێرەوە من وەسڵێک جێک لە وەسڵانی کە لەبەر دەستمایە یعنی قاوەیەک و ئاوێک لێچێک لە ڕێستۆرانتەکانی کوردستانە بای 19,500 دینارە تەنها قاوەیەک و یەک دەبە ئاو لە هەمان کاتە وێنەی وەسڵێکم لە فەڕەنسا لە جادەی شانزەلیزێ بۆ گیراوە قاوەیەک و ئاوێک تەنها بە 6 یۆرۆیە واتە 7,000 دینار یعنی من بەلایانی پەیوەندیدارەڵێم لەم وڵاتە زەحمە نەبێ ئەگەر وەکو کرێی دوکان و زەریبە حسابەکەی بە دڵنیاییەوە فەڕەنسا گرانترە لە کوردستان ئەگەر وەکو وڵاتێکی گەشتیاری و شارێکی گەشتیاری ناوی بنین هەر فەڕەنسا شارێکی گەشتیاری ترە لە کوردستان ئەی خێرە ئەم سیعرانە ئاواهیە لە کوردستانە ئەی خێرە گەنجێک ناوێرێ لە ڕێستۆرانتێکا بەدڵی خۆی دانیشێ ئەی خێرە گەنجێک لە بریەوەی کە لە ڕێستۆرانتێکی هادی ئادانیشێ دەبێت لەبەر وڕێی پاس و نەناو چەپە دووکەڵ و زبڵە دانیشە چاپخواتەوە هەموو ئەم پرسیانانە لەم بەرنامەیە هیوادارم بگەینە ئەنجامێکی جددی بۆ لایانی پەیوەندیدار کە ئەو نرخانەی کە دانراوە بابزانین ئەتوانین بیگەینە شوێنی حەقیقی خۆیان بە خۆشحاڵیەوە بە میواناری دکتۆر عەزیز سابیر مامۆستای ئابووری لە زانکۆی سلەیمانی و پەرلەمانتار لە خولی پێشوو جەنابە بەخێر بێ عەزیزی کێشا بیرۆکەی بەرنامەکەش لە ڕابردواری جەنابە بوو بۆیە ئیتر ئاوا جاروبار عەزیزتێ ئیلهام خالیت ڕۆژنامەنووس خانم جان تۆش بەخێر بێ خۆشحاڵم ئامادە بووی لە بەرنامەکە جەنابی ژیرۆ خانمانی کە لە ناو سۆشیال میدیایە دەنگە هەیە و ڕەنگە نییە ئیلهام خان ئەو ڕۆژنامە نووسەیە کە لە پەیجی ئەڵڵا چاوپێکەوتنی هەیە و کە تەنها بە دەنگ دەرەکەوێت و چاوپێکەوتنی کۆمەڵێک کەسایەتی زۆری کردو لە کوردستانە بەخێر بێت ئازێتی کێشا لێری لەبەرەوەی کە بزانین هەم لە ڕووی ڕۆژنامەوانیەوە چۆن چۆنی مامەڵە لەگەڵم دیاردەیە بکەین هەمووکو خانمێکیش گرفتی تۆ چییە لەگەڵ ئەم دیاردەیە دووبارە بەخێر بێت و هەروەها سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی لە سلەیمانی ئازێتی کێشا دکتۆر بۆچی تەرحیم بەرنامێ و بۆ کردین و بۆچی ویستە بەرنامەیە بکەین سپاس بۆ بەڕێزت بۆ میوانەکانی ئەمڕۆ لێران بۆ بینەرانی کێ24 نرخ گونجاو بوو نرخ خەرزان بوو سوودی بۆ هەموو کۆمەلگا بێ بۆ هەموو کڕیارێکە بێ بۆ هەموو گەنجێکە بێ بۆ هەموو کەسێکە بێ کە ئەچێتە ڕێستۆرانت یاخود ئەچێتە قاوەخانەیەک ئەوانەی تۆ ئاماژە پێ 100% وایە نرخی زۆر شمەک بە کورتیکەینەوە لەسەر خۆراک و لەسەر خواردن و خواردنەوە لە سلێمانی بە تایبەتی و لە کۆی کوردستان بەگشتی هەندێک لە نرخەکان لە هەندێک لە شوێنەکان زۆر نەگونجاون زۆر بەرزن زۆر یعنی هیچ بنەماوە پێوەرێک بە هەند وەرنەگیرا و لە دانانی ئەم نرخانەیە با من بە کورتی ورد و درشتەکەیت بۆ باسکەم کە لە ساڵی 92 حکوومەت و پەرلەمان دروست بووە سیستەم لە کوردستان سیستەمی ئابووری و بازاڕی ئازادە باش لە بازاڕی ئازادە ڕاستە خواست و خستنە ڕوو نرخ دیاری دەکەن ئەواوە بەڵام ئەمە معنای ئەوە نییە لە هەر شوێنێ هەر نرخێ لەسەر هەر شمەکێک دانرا کەس نەبێ محاسبەیان بکە ئەگەر نەمان کرد ئەو بازاڕە ناوێ بە بازاڕی ئازاد ئەبێ بە بازاڕی بەربەرەڵا بازاڕی بێساحێر ئەبێت لایەنێکە بێت لێپێچینەوە بکە لە گرانفرۆشی قاوەیەک بە 12,000 ئەبێت محاسبە بکرێ شیشێک گۆشت بە 10,000 ئەبێ محاسبە بکرێ من لەگەڵەوە نیم پەیوەست بینەوە بەوەی کە ئەگەر وتێ لە 5 ستێرە بوو ئەگەر مەطعەمێ 5 ستێرە بوو ئیتر بەڕەهایی بەجێی بێڵین بە کەیفی خۆی شت بفرۆشێ لەگەڵەوە نیم قاوەخانەیەک کە براندی جیهانیە لێ بگەڕێین بە کەیفی خۆی شت بفرۆشێ نمونەت بۆ دێنمەوە ماکدۆناڵد هەموو یەکێک 18 ساڵە زانێ ماکدۆناڵد لە زۆر وڵاتی دنیادا هەیە دڵنیا بە لەوەی کە نرخی لەفەیەکی چیزبۆرگەر لە وڵاتێکی وەکو چیک وڵاتێکی وەکو ئەڵمانیا وڵاتێکی وەکو ئەمریکا وڵاتێکی وەکو ئوسترالیا هەمان نرخ نییە براندیشە پەیوەستە بە چیەوە؟ پەیوەستە بە تێکڕای داهاتی تاکە کەس لە وڵاتەیە
پەیوەستە بە ئاستی بژێوی ژیانی یعنی ئیسە تۆ لە فەیەکی هەمبەرگر لە ئەمریکا بە هەمان نرخی ئەمریکا بچی لە نیپاڵ و لە جیبوتی و لەوانە بفرۆشی کەس نایکڕێ بۆ لەوێ بە هەرزانتر بێ بۆ هەرزانتر بێت چونکە کەرەسەی خاوی دروستکردنی لە فەم ماکدۆناڵدەکە لەوێ هەرزانە چونکە دەستی کار لەوێ هەرزانە بۆیە کاکسۆران لە مێژای ناس ئەو وەسڵانەش شایەتی ئەوەن کە کەمیان نەکردووە بەڵام بەمە چارەسەر ناکرێت بەچی چارەسەر بۆت باسەکەم کافەیەک یەک ساڵ قاوە بەگرانە فرۆشی ئامادەیە غەرامەت کرد بە 400,000 دینار لەوانێ ئەو لە ڕۆژێکا بە گران فرۆشی ئەو 400,000ی بە زیادەوە دەستکەوت بێت ڕاستە دوای ئەوە جاری دووەم غەرامەیەکەی جاری سێم غەرامەیەکەی جاری چوارەم پێداخەی ئەبێ ئەمە چاک بکرێتەوە پێداچوونەوەی پێوە بکرێتەوە سێ جار غەرامەی کە هەر جارێک سێ ئەوەندە چوار ئەوەندەی لەسەر دابنێت جاری چوارەم پێداخل جاری پێنجەم حەڤە براند بێ مۆڵەتەکەی لێ بسەنەرەوە مەیەڵە جارێکە ئەو چالاکیە ئیشەی خۆی بکات ئەمە خاڵێک باش خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە بۆ باسکەم بە تەنها بەوەش ناکرێت بەڕاستی ینی بە تەنها بە غەرامە ناکرێت بە تەنها بە داخستن ناکرێت کەم و کورتی ئێستا یاسایەکمانەیە یاسای پاراستنی مافی بەکاربەر مادەیەکی تایە ئەڵێ پارە زیاد لێ وەرگیرا شتێکت بە گران پێفرۆشرا کوالەتی خراپ و شکات بکە مافەکە وەرەگرن بەڵام تۆزێک پێشێش تەش مناقەشەوە ماکرد لە هەمووی گرنگتر بۆ ئەوەی بیرم نەچێتەوە چۆن دایرەی حەریق هێڵی گەرمی هەیە چۆن توند و تیژی دژی منداڵ و ژن هێڵی گەرمی هەیە چۆن ئاسایش هێڵی گەرمی هەیە من هەر لەم بەرنامەیەتانە پێشکەش ئەم پێشنیارە ئەەکەم ئەگەر گرانفرۆشی هێڵی گەرمی هەبوو هەموو کەسێک چووە کافەیەکەوە زانی ئەو نرخەی کە لەو کافێ لێ سەرن گران بوو تەلەفۆنێکی کرد وتی لە فلان کافێ دانیشتم ئەم شتم بە گران پێفرۆشن لیژنەی پەیوەندیدار چوونە سەر کافەکە دڵنیابە نرخ خاڵێک تر نرخ دابەسێ دەستخۆش یەک نقطەی زۆر چووکم ماوە باشە ئەگەر ئەو هێڵە گەرمە دروست کرد نەتیجەیەکی زۆر زۆر باشیە بێ یەکێکی تر هەموو کەسێ لە هەر شوێنێکی ئەم کوردستانە لە هەر شوێنە نانت خوارد وەسڵەکە وەرگرە و لەگەڵ خۆت بیبە ئەگەر فرێشت داوە بەس بیبە لەگەڵ خۆت وەسڵەکە خاوەنی چێشخانەکە خاوەنی قاوەخانەکە هەر لە خۆیەوە ئینەیەک و پرسیارێک و ترسێکی لا دروستە بێ بیبە هیچ ئیشیش پێ نەبێ دکتۆر من دوای یەک پرسیار لە تۆکەم ئەمەش کاریگەریە یەک پرسیار لە تۆکەم دواتر یعنی ئێمە بابینە سەر بەڕاستی تۆزێک ئاستی ڕۆشنبیری تاچیش لەم ناوچانە ینی ئێستا هەندێک بەڕێسەیە پێی وایە کە چۆ شوێنێک گران بوو ئیتر جۆرێک لە پۆزیتیایە و ئەڵێ منۆن مەم شەو لە فلان شوێن بووم ئیتر ئەوەندەی تر سەپۆرتی گران بازارێکاکە دوای ئەمە ینی ئەمێ گوێت لە هەردووچان بێ ئینجایمە لای جەنابە ئیلهام خان تۆ گەنجیت خانمێکی گەنجیت و بە دڵنیاییەوە هەمووکو پیشە هەمووکو خانمێک وەکو ژیانی ڕۆژانی خۆت بەر ئەم کۆفی و قاوەخانەکانی کوردستان نەکەوی بەڕاستی ینی قسەیەکی تەنزی برادێکە بوتی کاکە سێچێک لە ساحیبێ و کۆفیەگرانەکانی باڵی شاری سلەیمانی باوەشی پیاکردم و تێرەوە کاکە بۆ نایی ئێستا دیارنیوتی کوڕی باش کاکە کەم بۆ کۆفیەکەی تۆڵی تووشی ڕووداوی هاتوچووە بووم یانی ئەڵی دامەکەم ئەمەنە پارەم لێ سەنن یانی بۆ کوێ بێم ینی قسەکە ئەوەیە قەت تو خۆت کردو بە کۆفیەکە وەکوا بێ دامە کرد بێکەیتە دەرەوە کاک دەروون پێم وایە ئەگەر بە شێوەیەکی گشتی قسەی لەسەر بکەین لەسەر ئەم بابەتە ئەمە دیاردەیەک یان حاڵەتێک نییە تایبەت بێ بە ناوچەیەکی دیارێکراوە تایبەت بێ بە هەرێمی کوردستان یان تایبەت بێ بە شارێک هەمومان سەفەری دەرەوەمان کردووە بێگومان ئەزانین کە لە دەرەوە شوێن هەیە بەم شکڵەیە بۆ نمونە قاوەیەک لە جادەیەکی وەکو شەقامی سالم مەسەلەن بە 1000 دینارەیان بە 1500 دینارە تۆ قاوەیەکی لەم شکڵە یاخود لەوانەیە بەم سێرڤیسە دەستێ نەکەوێ لە جێگەیەکە کە 5 ئەستێرەیە 4 ئەستێرەیە گرفتی ئێمە زۆر جار لەگەڵ 4 ئەستێرە و 5 ئەستێرەکە نییە زۆر جار ئەبینی پارێکی زیادیش ئەیت بەڵام سێرڤیسەکەش لە ئاستی ئەوەیانی کە تۆ ئەو پارەیە ئەی خۆم تووشی ئەمانە بووم ینی قسەکە ئەوەیە بۆ سەپۆر بۆ قسەکەی ئیلهام خان ینی قسەکە ئەوەیە هەندێک جار ئەگەر ینی سێرڤیسەکەش بەپی ئەو بەپەقەر ئەو پارێ بێ یا لۆکەیشنەکەت بەخت بەپی ئەو پارێ بێ بە هەر حاڵ بەڵام لە کوردستانە هەموو شوێنەکانت ئاوا مێز و کورسیەوی تر دانیشتوی 4 سوورەیە هەڵواسی و
پاری ڕسم و سوورەیە هەموو شتەکانە لێ یاوەژی کوردستان و ئەوروپا ئەوەیە کە هێن شتێکت بووەکەن ڕویان زۆر خۆشە چەند زیاد لێ وەرگن لەوانێ نەجار پێێتەوە ئەوەیە چەکە لە باڵ لێرە مۆڕەشە لێک مۆڕەشە لێکە و پاری زیاشە لێسەنێ تاوی کافل لێرەش هەنێ شوێن هەیە بەڕاستی خۆشببختانە ئەو نظامێک کە دکتۆر باسی کرد پەیڕەوی ئەکەن بەڵام من پێم خۆش بوو کاک دەروون ساحەبی کافتریایەک یان قاوەخانەیەک یان مەطعمێک لێرە ئامادە بووە بۆ پرسیاری لێ بکەیت پێشنیارمان کرد بەڵام کەسیان ئامادە نەبوون لە بروی لە ناوڕۆکی بەرنمەکە ترس و گرفتیان هەبوو ئێمە ئەمانویست خاوەن کافتریایەک بانکەین کە گران فرۆش بێ بەڵام کەسیان ئامادە نەبوون بێن لە بروی موبەریلێکی مقنعیان پێ نەبوو ئەخ ڕەنگە مەسەلەن ئەو پێیوا بێ گران فرۆش نییە پێم خۆش بوو گران فرۆش نییە لە بروی ئێستا پرسیارێکم هەیە لێ ینی بۆ دکتۆر ئەزەد ینی ئەو پرسیارە دوای وەڵام بەرەوە با بچمە لای حکومەت ینی ئەوان پیان وایە مەسەن چێک لەوانە بۆی نووسی و مەڵێک کاک دەروون من مانگی نزیکی 3000 دلارێم ئەگەر چایە بم بە 250 دینار و 500 دیناریش من نایگرمەوە من ئەو پرسیارە لە تۆکەم دوایی حکومەت بۆچی دۆخێکتان وا دروست کردووە بەس بەشێک لە خەڵک بۆی نووسی و مەڵێ دەشلکردنی حکومەت دوای کردووە ئەو بەربەرەڵایە دروست بێ کە دکتۆر ئەزەد ناوینا لە جیاتوی بازاری ئازادە بێ بازاری بەرەڵا هەیە بەڕاستی لە کوردستانە فەرمو زۆر سپاس بەخێرادی دکتۆر و خوشکە ئیلامەکەم ئێمە وەکو بەڕێبەراتی چاودێری بازرگانی لە شاری سلێمانی ڕۆژانە لیژنەکانمان سەردانی ئەو شوێنانەکە وە شەوانیش بە هەمان شێوە کە ڕێستۆرانت و کافیە و شوێنەکان هەیە سەردانیانەکەین وە خۆشم لەگەڵانە سەردانی و شوێنانەکەین ئەوەی ئێمە تێبینیمان کردو لە شاری سلێمانی نرخەکان بە شوەیەکی بەرچاو بەرزبوونەی بەخۆ نەبووین وەکو شوێنەکانی تر ئێمە نمونەمان لایە و دوایەوە کە چوونێتەوە شوێنانەشەوە یەک بە یەکی شتەکان لەگەڵیانە مناقەشەمان کردووە بۆ نمونە بەپی ئێمەوەکو بابلینۆکو هاوڵاتیەک بەدەرلۆکو ڕۆژنامە نووسێک هاتو چۆمان لە بینی سلەیمانی و هەولێرا زۆرە بە دڵنیاییەوە سعر لە هەولێر لە هەندێک شوێن لە هەولێر ئێجگار گرانە بەڕاستی ئێجگار گرانە بۆیە ئێمە من نامێ زۆر لەسەرەوەی کە لە سلەیمانی چۆنە و لە هەولێر چۆنە لە دهۆک چۆنە بەڵام فعلەن قسەکەی جەنابتە لە هەولێر ئێجگار گرانی هەیە لە هەندێک من باسی واقعی سلێمانیەکەم باشکە من سەرۆی بەڕێوەبەری چاودێری بازرگانی شاری سلێمانیم من خۆم ئەزانم نرخەکان لە سلێمانی چۆنە و چۆن نییە و چەنەها شوێنیش هەیە کە پێنج سێرە و چوارە سێرەش لە شاری سلێمانیە کە گرانفرۆشیان کردو ئێمە غرامەمان کردوون وەکو دکتۆری ژووتی ڕازەکە ئەو گرامی ئێمە ئیشێکیکەن پێتان وایە چارەسەری زۆر باشە وەک لەوەی نەبێ یعنی ئێستا باشترە ئەیکەی کە تۆ چوتە شوێنەکە بۆ نمونە من ئەم هەفتەی پێشوو چوومەتە شوێنێکەوە ئاوێکیەوە 1500 دینار لە کاتێکا چێسێ ئەو لە 1000 کەمترە بە 700 دینارە کێسە یعنی وەسڵمان بۆ کردەوە دوایەوە پێمان کردەوە 500 دینار کامە بە بڕیارێکی ئێمە و ئاسایشی ئابووری و لیژناوە بەشەکان و گەشت و گوزاردانراوە کە لە کاتەکانە ئاوەگەین بە 500 دینار بۆچی لەبەرەوەیکم لایە بۆ سەپۆرتی قسەکەی جەنابە ڕێستۆرانتێکی هەولێرە یەک ئاوی دەبە بە 3500 دینارە بەداخەوە یەک ئاوی دەبە بە 3500 دینارە یعنی ئەتوانی بڵێ وڵای نازام چل قاتە ینی هەر 50 قات حساب ناکرێت ڕبحی لەسا 10000 وابێت ئێمە سەیریکە بۆ چوارە سێرە و پێنج سەرەکان ئێمە وەختی خۆشی هەوڵێکی زۆرمان ناوە لەگەڵ بەڕێز قایمەکەی شاری سلەیمانیە لەگەڵ سیاحەیە کە کۆنتترۆلی ئەم چوارە سێرە و پێنج سەرانەش بکرێت بەس تا ئێستا یاسا و بڕیار و ڕێنماییەک نییە کە ئێمە کۆنتترۆلیان بکەیت باشە با پرسیارێکی تر بکەین ێستا لەم بەرنمەیەوە خۆشببختانە هەمومان لە هەوڵی ئەوین کە کوردستان بەرەو سیستمێکی استقرار و بەرەو حکومەتێکی سەربەخۆی پڕ لە یاسا بەرین ئەم بەرنمەیەش بەشێکی زۆر لەلایانی پەیوەندیدار لە کوردستانە خۆشببختانە متابعەیەکەن و هەوڵی چارەسەری ئەو دیاردانە شوێن کە ئێمە باسیەکەین من ئێستا ئەمە بە تۆڵم ینی با خۆمان تۆزێک ون نەکەین بەڕاستی لە کوردستانە بەشێکی زۆری لەم شوێنە 4 ئەستێرە و 5 ئەستێرانە ناڵێم هەمووی بەڵام بەشێکی هینی بەرپرسی باڵاکانە لە وڵاتە هی کە سوکاری بەرپرسە باڵاکانە لە وڵاتە بۆ نمونە شوێنێکی ئاوا هەڵبەتە ئێرە بە نمونە نایانینەوە بەڵام خۆتانەکەن بە مەطعمێکی 5 ئەستێرەیە کافێکی 5 ئەستێرە چوزانم هۆتێلێکی 5 ئەستێرە نرخەکانتان بەدڵ نییە ئەتانەیە غرامەی بۆ بکەن بەس ڕاشکاو پێم بڵێ بۆی کە دەنگە وەکو خۆی بگەێنین و ئێمەش ڕاشکاوە بین پشتگیری تەکەین وەکو میدیا ئەگەر تووشی هەش بەرپرسیارەتێکبی دەستی بەرپرس لە وڵاتە مەسوولێک ئەمەیەک ئەوەیەک تەلەفۆنی نەکردووە کە یاساکەتان پێی بتاڵکاتەوە کاک دەبژن من 8 ساڵە بەڕێوەبەری چاودێری بازرگانی شاری سلێمانی تا ئێستا تەمەنام کردووە مەسوولە تەلەفۆنم بۆ بکا بۆ شوێن برادێک وەکو بەڕێز وتی ئێوە مەژغێ شوێنێ ناتوانم بچن بێت وتم کاکە خۆ پێشکە ئەو شوێنانەیە ماینە بەدات کامانێ ئێمە ناین
بەس چۆ بڵێ ئێماچین پێم خۆشە و تا حەدایە نمونەتان زۆر بێت. ئێستاش تا ئێستاش ئەم هەموو ئیجراتەمان کردووە دەستخۆشیمان بواتەوە لە هەموو شوێنەکانەوە. دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ ئەمە قوتی خەڵکە ڕاستەوەکو دکتۆر باسی کرد ڕاست لەگەڵ دکتۆری شار دکتۆر خۆشی چاگەزانێ مەسلەی ئەم گران فرۆشیە ئێمە ئەبێ کۆنتترۆلی بکەین. دەستخۆش من لێرەوە بە لیژنەی چاودێری بازرگانی شارەکانی ترەڵێم هەولێر سلەیمانی دوهۆک هەڵەبجە ئەو شارانەی کە پەیوەندیدارن بە باشووری کوردستانەوە ئێمە وەکو کوردستان 24 و وەکو تیمی دەروون و دیاردەش هەرچ ئیشکالێگاتە بەردەمتان هەرچ ڕێگریەکی دەستێگاتە بەردەمتان کە بیانەوە ئیشەکەتان بەیان نایاسایی بکەن پەیوەندی بێمەوە بکەن ئێمە خۆشببختانە لە کوردستان 24 بەرنامەمان زۆرە جۆری بەرنمەکانیشمان ئەوە ئەگرێتەوە کە پشتگیری لە ئێوە بک بۆ ڕوبەڕووبوونەوەی تونگی هەرچ گەندەڵیە کە لە کوردستانە هەیە بەتایبەت ئەم گەندەڵانی کە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکمانەوە هەیە. دکتۆر کۆمەڵێ لێدوانمان وەرگرتووە بابینەریە و لێدوانانە بین بابزانین خەڵکیش چیەڵێ و هینەوە لای جەناب فەرمووی. ئەمەری چ لە کافتریایش گران بەهاوە؟ کافتریا جگە لە هیچکان ناتوێت کافتریا چتر لەبەر چی؟ چکە داهاتی من بەرچی منیە و کافتریانە نییە. ئامادەنی مەچم لە کافتریاک دانیشم 30,000 خەرجکەم ڕۆژانە شمان 15,000 20,000 بکەوێتە بەرکەم. بەخۆ میوانم لە بەغدای هاتبوو چوومە کافتریاش ناوی نادەم مێگلە چانگاز کرد لەگەر ئەوەی دوو شەربەتی تەبیعی فرێشی پێدرن وەڵا نازانم 3 ئاومانە پێشی بوو چایەکم خوارد وتم حسابەکەم لەوین حسابیان هیناوە بزانم 65 بوو 68,000 دینار بوو. هیچ کات چوویتەتە شوێنێک کافتریایە کە نرخەکەی زۆر گران بێت؟ بەڵێ چوومە مەزارشکە ناچم بۆچی نەچوویتە؟ ئەگە شەربەتێک دەخۆی 500 ڕادۆستی لێرە شەربەت دەخۆی 500 نەڕادۆستی. ئەگەر کافتریاکان هەرزان بێت تۆ دی بۆ ئێرە؟ ئێمە وەکو میلەتی کوردوا فێربوتین ئەگە شوێنەکە ڕاقی بێ یان شوێنەکە تۆزێ بریقەدار بێ گوڵۆبی زیاتر پێوە بێ فەرشی جوانتر ڕاخرا بێ پارەی زیاترش بدێ کێشە نییە. هەر ئەسڵەن ئەو شتێکە بۆ دێنێ تامی ئەوەی دەرەوە نادات. لەلا کۆڵانێک شەربەتێک بخۆ بە 250 بە 500 نار تامی شەربەتە 9,000 10,000ەکەی کافتریایەکەیدا. هیچ ڕۆژێک لە ڕۆژان بووە سەردانی کافەیەک بکەی قاوەکی گران بە بخۆیتەوە نرخەکەی چەند بوو؟ بێکمان 5,000 6,000 ئاوە. یعنی ئەمە نرخێکی زۆریشە بۆ قاوە لەبەرەوەی یعنی قاوە خۆی پارەکەی ئەوە زۆر نییە کە کڕیان تا و نرخی لەسەردا بنێت و شوێنەکانیش فەرقەکە بۆ کڕینی قاوەکە و هەمان قاوەشە بوون لە ئێستا لێرە هەرزانترە هەمان قاوەی شوێنە گرانەکانی پێویست ناکات کە ئەم گرانی تیا هەبێ. ڕۆژێکیان لەگەڵ مەجموعەی برادەر و دۆ سات چوین بۆ شوێنێک دانیشتن تێکەوتین قاوەیەکمان خوار 7,000 کولی نەفەرێک فنجانیش ئەوە نا 7,000 دکتۆر قسەی پرسیاری ئەوڵم ئەوە بۆ ڕەنگاگەر لە خاوەنی ئەو شوێنەمان بپرسیایە بۆچی ئەمە بۆنەیە بیوتایەکە کە من کری ئەم جێگەیم مانگی 5,000 دلاره یعنی من ناتوانم وەکو عەرەبانچیەک بۆ نمونەوەکو شیشە گۆشت لەسەر عەرەبانە بە 3,000 دینارە بەڕاستی ناتوانم وەکوەوە بیفرۆشم. ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکانیش جۆرێک لە منتەقی تیابێ قسەکەی. ئەم قسەیە منتەقەیان چی؟ نا منتەق نییە لەبەرەوەی ئەم جارەش تاکی دەکەمەوە ئابووری هەمووی تێکەڵاو یەکان گیرە لەگەڵ یەکە. ڕاستە ئەو خاوەنی کافتریایە کە گرانفرۆشیەکە لەبەرەوەی کرێکی زۆرەدا. بەڵام ئەو خۆی ئامادە بووە ئەو کرێ زۆرە بە. ئیشی دەوڵەتە قوبوڵی نەکە خاوەن مڵکێک کافتریایەک مانگی بە 10,000 دلار با بکرێت. لەو دەوروبەری ئیمپایەر لە هەولێر کافتریا هەیە دە بۆ 15,000 دلار بەس کرێدا. گرانفرۆشی نەکا زەرەرەکە. بەڵام ئەم بەبێ یاسا و ڕێسا لەم حکوومەتە لەسەر هەمووی جێبەجێ بکرێت. تەنها لەسەر خاوەن کافتریاکە جێبەجێ نەکرێت. خۆیسە تۆ خاوەن کافتریاش بە جۆرێ لە جێوەکان باجادا قوربانیە کە لیژنەکەی بەڕێزیانە چێڵێ بۆ گرانیە فرۆشی بکەی داخەیە غرامەیەەکە. نەخێت لە ئەسڵەوە لەسەرەوە بێت تۆ ڕێگری بکەی لەوەی. ناوچەیەکی وەکو ئیمپایەر، ناوچەیەک وەکو سلێمانی، وەکو دووهۆک، زەویەکە بە نزیک لە خۆڕایی دراوە بۆ بەرهێن. ئەو هەموو عیمارە و تاوەر و شوقە و مەکاتبی تیجاری و مەطعەم و کافتریایی تێکە ئێبێت دەوڵەت بێ پێی بڵێ
تۆ دراسی جەدوا و کردووە گران مەی دەبکرێ کافتریا و مەطعەمەکەت بۆی ئەویش بیر لەوە نەکاتەوە بە گران شمەکەکانی بفرۆشیە شتی وا هەیە دکتۆر لە وڵاتان بەڵێ هەیە چۆن زەویت ئەدەمێ مادەم بە خۆڕایە دەمێ مەرجمەیە لەسەر ئەبێ عاملی مساعد بی بۆ ئەوەی کرێشوقە هەرزان ببێت تۆ ئەبێت چییە؟ یەکەی نیشتە جێبوون زیاتر دروستەکەی مەطعەم زیاتر دروستەکەی کافێ زیاتر دروستەکەی بۆی کێبڕکێ بکەن بۆی نرخ خەرزانکەن نەگران فرۆشی بکەن یەک قسە هەیە لە ئابوووریان ڕاستە ئەمە ئەڵێ لەو شوێنە شت گرانە کە پارەی لێ زۆرە ڕاستە بەڵام ئەمە معنای ئەوە نییە حکوومەت ئەگەر حکومەت خۆت تەدەخل ناکەی لە چالاکی بارزارگانیە سەر چاو یا زەوی مەدەرێ بە خۆڕایی ئەم پرۆژە گەورانە و کافێ و مەطعەمە جوانانە دروستکە یا بە خۆڕایی مەیدەرێ بە پارە پێی بفرۆشە یان کە بە خۆڕایی داوتە تێ لەو لاشۆ چاودێری بکە و مەرجی بەسەرا بسەپێنە نابێ کافەیەک بە 15,000 دلار بە 20,000 دلار کرێ بدەیت بە کابرایەک بەیانەیەک بەکرێگرێ ئەم جارە تەکی لە نقطاکە بوو منێک زۆر جار لەگەڵ چەند هاوڕێکمە ئەڵێم با بچین لە شوێنە قاوەیە بخۆینەوە هەر یەکەمان باسی شوێنێکەکەینە وڵێ با بچینە فلان شوێنە وڵێ با بچینە فلان ئەگەر بێت هەموو تاکێت ئەم جارە شتێکی دەکەمەوە لە کافەکە هاتە دەرەوە وەستەکە لەگەڵ خۆت بێنە هیچ مەکە هەڵیگرە دوو بەیانە چیتە کافەیەکی تر وەستەکە بێنە هیچی لێ مەکە هەڵیگرە لە فرسەتێکا دانیشە سەیری وەصلی 4 کافەی جیاواز بکە بزانە کام کافەیان هەرزانترە و خزمەت گوزارەکانیان باشترە بڕیار بدە بچۆ بۆن کامەی زۆر گرانفرۆشی کردبوو تەلەفۆن بکە ئەم جارە شتێکی دەکەمەوە یەکێک لە هۆکارێک یەکێک لە چارەسەرەکان گران فرۆشی کەم بکەینەوە لە چێشخانە و لە کافەکانە داوا ئەمە لێرە پەیام بۆ حکوومەت یارێم ئەوەیە هێڵی گەرم دابنێن بان هێڵە گەرما با سنتەرەکەی لە هەولێر بێ فەرعی لە سلێمانی و لە دووەک و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینە بێ لیژنە لە هەموو شوێنەکان هەیە تەنها و تەنها هاوڵاتیەک ناوی خۆی ناڵێت تەلەفۆنەکە ئەڵێ ئەم شمەکە ئەمە وەسڵەکەی من تا پەخشکردنی ئەم بەرنمەیە ئێستا کۆمەڵی ژمارە لە کاکسۆران وەرەگرم بە تیکەری نووسین و تیمی بەرنمەکەشمان ژمارەی هێڵەکانی لیژنەی چاودێری بازرگانی لە هەولێری ژوەرەگرین لە سلەیمانی ژوەرەگرین لە دوهۆکی ژوەرەگرین بە تیکەری نووسین تکایە هاوڵاتیانی ئازیز تکایە کاتێک کە شوێنێک گران بازاری بەسەر تۆ کات شەرم مەکە شخصیت و کەرامەتی تۆ لەوا نییە شیشە گۆشت خۆی بە 30,000 شخصیت و کەرامەتی تۆ لەوایە کە یعنی یاری بە کەرامەتە نەکرێت خۆمە جۆرێکە لە جێلکردن بەڕاستی 30 ساڵیان پێویستە ئەم کاکسۆرانی حاضرێ دوسێ جار ڕووی داوە خۆم چوومەتە کافێ گرافرۆش بۆ تەلەفۆنم بۆ کردووە لیژنەی نردووە ئەگەر سێم جاری بوو بێ پێیدا خستو ڕۆژێک بیرمە بنزینی لە شوێنێ بنزینم تێکرد دەستکاری هینی بنزینخانەکەی کردبوو یعنی لیترەکان فێڵی تیا بوو عەدادەکە من پەرلەمانتار بووم لە لیژنەی وزە بووم هاوڵاتیەک سایق تەکسیر تەلەفۆنی بۆ کردم وتی دکتۆر عایزەت فلان بنزینخانە فێڵەکە باش جەنابی کاکسۆران بڕۆ بۆ بنزینخانەیە لوتفینوان و لیژنەکەی ڕۆشن و بنزینخانەکەیان داخست و غەرامەیان کرد کردویانە بەڵام بە تەنها ئەمە چارەسەر دەست خۆشکاتە من دووبارەیەکەمەوە بۆ هاوڵاتیان ئێستا ئەو ژمارانە لە کاکسۆران وەرەگرم ڕەنگە بەشێکی ژماری شخصی بێ لە ئێستاە بەڵام من بەڵێنین لە ئایندێکی نزیکە ژمارەیەکی گەرم بە لیژنەکانی چاودێری دروستکەین وەک چۆن دکتۆر وتی چۆن ئاسایش و پۆلیس و ئاگرکوژێنەوە چی و چی ژماری گەرمیانەیە با ئەم ژمارێش دروستکەین لەم کافتریای هاتیینە دەرەوە قابلە شەڕ ناکە لە قاوەیەک و ئاوێک 18,000 قابلە خۆچی لێگەی هاتیتە دەرەوە بەپێی ئەو وەسڵی کە پێێتە شکات بکە لەو شوێنە بۆی کە لیژنەکان ئیجراعاتی خۆیان جاک دەبجە من پێشەوەی ژمارەکان باسکەین دکتۆر من دەستخۆشی لێکم کە وقتی خۆشی پەرلەمانتار بووە چەندەها جار پەیوەندی پێوە کردوین لەسەر سکاڵای هاوڵاتی ئێمە وەکو خۆمان شەو بێ ڕۆژ بێ هەچ کاتێ بێ لیژنەمان هەیە ئەم لیژنانە بەردەوام کاری چالاکی و پشکینەکان دەکەن و ئەو شوێنان دەزەگرن بەسەرە ژمارەی تەلەفۆنەکان کە بڵای بکەینەوە یەکەم ژمارەی خۆم بۆی هاوڵاتی ئەم یاگادار بێ 1970 باش دوای ئەوانەمان بەرێ بە تیکەر لەم کاتا بنووسێ ئێمە واکەین لە ئایندێکی نزیکە لە ڕێی پیج و سوۆشال میدیای خۆشم و کوردستان 24 ئەو ژمارە گەرمەی کە دەستمانەکەوێت بۆ قەڵاچۆکردنی ئەم دیاردەی گران بازاڕیە ئیسارەی بکەین چکە هەر سلەیمانیمان مەبەست نیێمە هەولێریشمان مەبەستە دۆجیشمان مەبەستە هەڵەبجەشمان مەبەستە
و بەڕاستیش دووبارەیەکەمەوە ئەو گران بازەڕی لە هەندێک لە شوێنەکانی هەولێرا هەیە بەڕاستی زۆر مبالغەیەکی گەورەیە وەکو ڕۆژنامەنووس وەکو میدیا چۆن نتوانین ئەم دیاردەیە چارەسەر بکەین ینی بەرەو چارەسەری بەری زۆر باش کاک دەروون پێشەوەی بمە سەر مەسەلەی ئەم تەوەری بەڕێزە بەسمەوە مەسەلەی میدیاوە چۆن نتوانم معالەجەیکەم ئەمێ باز لە خاڵک بکەم ئێمە هەمومان کە ئەچینە کافەکانەوە مینیۆ هەیە باوەڕەکەم ئەو شوێنانەی کە مینیۆیان نییە زۆرترین شوێنەکانن کە مەسەن خەڵکی زۆری بۆ ئەچن لای خۆمان پێ ئەڵێن شعبی ئەوان مەسەنیەت ئەڵێ ئەومان هەیە بەڵام لە هەموو شوێنێک مینیۆ هەیە یعنی پێم وایە زۆربەی زۆری ئەم دیاردەیان ناوی بنێم حاڵەتیان دیاردە ئەوە بێ پسپۆرەکان قسە لەسەری بکەن بەڵام ئەگەڕێتەوە بۆ خۆمان کاک دەروون من ئەچمە کافەیەک هیچ عیبەتیانە نرخەکەم بەدڵ نییە ئێمە دەرەوە باشە بەڵام یەک فێڵی تریش زۆر ئاساییە باش شتێکی باشی وروژان ئێستا مەسەلەن سەیری مینۆکە ئەکەی نازانم مەسەن لەسەر مینۆکە نووسراوە کۆلایەک بە 1000 دینار بەڵام لەگەڵیتە دەرەوە هەر لە خۆی لە خوارە و نووسێ لە سا سی نازانم سرویس و چی کۆلاکە ئەبێ بە 3000 لە خۆی لەسەر سرویس هەیە لە هەموو شوێنە سرویس هەیە ڤات هەیە ئەمانە هەیە تاکس هەیە بەڵام کاک دەروون من لەگەڵ ئەمێ چیرۆکێک بۆ باسکە من زۆر جار لەگەڵ برادەرەکان ماچوونێتە هەندێک جێگا بەڕاستی من خۆم هیچ پێم عیب نییە مەسەلەن نرخی شوێنەکەم بەدڵ نەبێ یەمە دەرەوە ئاساییە یعنی چه عیبێکی تیان من سێری بۆ نمونە سێری گیرفانی خۆمەکەم ئەزانم ئەم شوێنە بە کەڵکی من نایەیان حەزم لەم شوێنە نیە یەمە دەرەوە تەنانەت ئەتوانی ئاوەکەشیان هەڵە بچڕیبۆی نیکەن بە ماڵ بەسەرتەوە ڕەفیقم هەبوو توتی ناعیبە چۆن ئەواکەی یان جگە لەمە ئەو ئەیبێ ئێمەی کوشتووە بەڕاستی یانە تا خانمێکی ڕۆژنامەنووسی ماشەڵا جوانی بە ئیمکانیت لە ڕووی بابڵین لە ڕووی پیشەکەیەوە ینی زۆر بەلایەوە ئاسایی ئاڵێگەر چوومە شوێنێک سیارەکەم بەدڵ نەبوو ئاوکەژەڵ ناپچڕم ئێمە دەرەوە ئەمە عقوبەیەکە بەڕاستی یانی ئەمە بەر لەوەی حکوومەت عقوبەی با بەر لەوەی لانی پەیوەندیدار عقوبەی با وەرە با خۆمان عقوبەی و شوێنانە بین بەڕاستی ڕاستە زۆر ئاساییە چون پێشم وتوتمە کاکەگیان من ئەم شوێنم بەدڵەوە خواردەکانیشتان باشە بەڵام لەبەرەوەی سیعرەکانە زۆر گرانە من ئەم شوێنە بەجێ هێڵم پێ وتووە بەڵێ پێم وتووە ئەگەر ئەم مەسلەی بەسمەوە بە لایەنە میدیایەکەەوە چۆن میدیا ئەتوانێت معالەجێ بکە کاک دەروون خۆشت لە من ئەزمونە زیاتر ئەزانی کە میدیا بەتەنیا ئەمڕازێکی گواستنەوە نیە لە عینی کاتە ڕەهندێکی بزیۆنەر و کارتێکەرە میدیا پێی ئەڵێن دەسەڵاتی چوارم بەڵام من پێم وایە کاریگەری لەسەر سێ دەسەڵاتەکەی تریش هەیە کاریگەری لەسەر ڕنگڕێژکردنی ژیانی هەر کەسێکمان هەیە بۆیە میدیا زۆر باش ئەتوانێت کاریگەری هەبێ لە معالەجەکردنی ئەم کەیسانە بە دیوێکی تریشە ئەتوانێت کاریگەریەکی نێگەتیڤیشی هەبێ چۆن هەیە ئەمە پێت بڵم کە کێشەی میدیای کوردی فۆلۆ ئەپە یان ئەوەی کە پێی ئەڵێن بە دوواداچوون و لەسەر ڕۆیشتن بۆ نمونە تۆ ئەگەر بتەوێت معالەجەی کەیسێکەکەی یان هەر بابەتێک هەر تەوەرێکی دیکە باوەڕ ئەەکەم بە یەک پرۆگرام نەتوانی بگەیتە نەتیجەیەک بەڵام لە عینی کاتیشا تۆ دەستکراوەنیت لەوەی کە مثلەن هەفتەیەک پرۆگرامدانی لەسەر یەک بابەت قسە بکەی لەوانەیە ئەسڵەن هەر بەڕێوبەرەکەت ڕێگەت پێنەیە کەناڵەکەت ڕێگەت پێنەیە کێشەی میدیای کوردی یان با بڵێن جیاوازی میدیای کوردی میدیای دەرەوە فۆلۆ ئەپ قسەکەت لە بڕووی کە زۆرترین قسە بکەینەوە بووکە لە بەرنامەی ڕابردووشمان من هاوڕێ تۆفیق ماڤناز باسی ئەو شتەی کرد کە دکتۆر ینی زۆر قسەکەی تەواو ینی میدیای کوردی بەزەی وروژێنێ ینی بابەتێک وروژێنی تر دواتر ینی دایان کەیسی گەورە لەم ماوەی ڕابردووە بوو بە باسی سۆشیال میدیا و میدیا و هەر وروژا و کەس نەیزانی کەیسەکە بەرەو کوێ چوو دەست خۆش تاویکە کاک دەروون میدیا زۆر باش ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک یاخود بەلایەنێکی دیکە ئەتوانێت ئەم بابەتانە بوروژێنێ بۆ چارەسەرکردن چۆناهی ئەتوانی کاریگەری دروستکەی لەسەر لایانی پەیوەندیدار بۆ چڕکردنەوەی بە دوواداچوونەکانیان لایانی پەیوەندیدار مەسەن لیژنەکانی قایم قامێتە و إلى آخره میدیا بەم شێوازە ئەتوانێت کاریگەریکی باش دروستکە نەک زائدەن بە هۆشیاریەکی تۆکمە و ئیش لەسەر هەر بابەتێک کاکە ئەوێ چارەسەری بکە چونکم بەڕاستی زۆر جار بابەتەکە حساسیش نییە میدیا کە دەستی بۆ ئەبا کەتنێکی گەورە ئەنێتەوانێ بۆیە هەمیشە باوەڕم وا بۆ میدیا یاخود میدیاکار ئەبێ بە هۆشیارێکی تۆکمەوە تەوەری بەرنامەکەی دیاری بکە و ئەو بابەتی کە ئێوە بە دوواداچوونی بۆ بکە هۆشیارێکی زۆر باشی هەبێ لەسەری بەم شێوازە میدیا ئەتوانێت معالەجێ بکە زۆر شتی تریش هەیە نامەوێت کاتی هاوڕەکانم بگرم دەستخۆش لێمۆلا دکتۆر جان ئێمە وەکو میدیا ینی وەک لە پێشتریشە ئاماژەم بۆوە هەم لە دەروون و دیاردەوە هەم لە بەرنامەکانی تری هاوڕێیانمەوە کە بەرنامەکەی با بڵین کامەرانی حاجی عومەر وەکو باسی ڕۆژ بەرنامەی
هاوڕیانی ترمان چوزانم پاسی یادگار بن کۆڵچی ینی هەماهەنگیمان دروست کردووە هەمیشە و هەمانگیش دروست دەکەین بۆی کە دیاردەیە کە باسیەکەین ئیتر ئێمە ئەیروژێنین ئێمە بەرەو چارەسەریە بین ئەوانیش وردە وردە لە چارەسەرەکانی برادرانی تریا با بڵین لانی پەیوەندیدار ئەکتیڤترکەنەوە تا ئەی بینە سەرخەت بەڵام ئیتر پێ دوایە جەنابەت لە خولی پێشووترا پەرلەمانتار بووی بەڕاستی پێ دوایە حکوومەت گرنگجی ئەیاد بەم باسی ئێمە ئەمڕۆ باسیەکەین یعنی ئەگەر بگاتە حەدەوەی کە فشار دروست بێ لای خەڵکۆ من دووبارە و سێبارەیەکەمەوە ئەم کارە بە تەناکاری میدیانە بە تەناکاری پەرلەمانتارەکان نییە بە تەنیا کاری ئابووری ناسەکان نییە ئەم دیاردانا بێ هەمومان چارەسەریکەین وەک ئیلهام خان باسی کرد خۆتەکەی بە ڕێستۆرانتێکا کاکە بەدڵێ نییە سیارەکە وەرە دەرەوە بە کابراوتی بۆ چیتە دەرەوە شەرم مەکەوە بکە بڵێ بڵ لە بڕووی سیارەکانتان زۆر گرانە لە بڕووی کە قاوەیە باش تەزاراچمە دەرەوە لە دوکانی چتری خۆمە بە 2000 کابرای تر مراجعەیەکی خۆیە کات بەڕاستی قسەکە ئەوەیە ڕاستیانی هەموو تۆپەکە ناخینە ساحی حکوومەتەوە ئەبێ خۆشمان فشار دروستکەین تا حکوومەت دەست پێ بکە بەڵام پێ دوایە حکوومەت ئەم شتەی بەلاوە گرنگە من دڵنیام حکوومەت بەلایەوە گرنگەوە بێ بەرنامە و پلانی بۆی هەبێ بۆ ئەوەی چارەسەریکە چۆن گرنگە چاک بیرما لە 2014 سەرەتای قەیران ڕووی لەم هەرێمی کوردستانە کرد چەندین جار وسا پەرلەمانتارم چەندین جار پێشنیارم کردوتم حکوومەت هێرێم کێبڕکێ دروست کە قۆڕەخکاری مێڵە لە هەموو بوارەکانە دڵنیام بەقەدەر ئەوەی کە تۆ موچەی فەرمانبەرە پاشەکەوت کردووە کەم کردوێتەوە بەقەدەر ئەوەش نرخی شتومەک لە بازاڕی کوردستانە هەرزانە بێ ئەو کاتە هاوڵاتیانی کوردستان و فەرمانبەرانیش وەک جارانەژی ئەیسا $100 دەیامێ 60 مەیتێ ئەگەر نرخی شمەکێکیش لە $100 بوو بە 60 کەواتە من وەک جارانەژی عینە شتەکە یەکێک لە پلانەکان پێشکەشم بە حکوومەت هێرێم کرد کار بۆ بکەن کێبڕکێ ڕاستەقی نەبێ قۆڕەخکاری مێڵن با نرخی شمەکدا بەبێ بە دیوێکی ترا ئەمە کیسە شێڵێم هەر ڕاست حکوومەت هێرێمی کوردستان بۆ ئەوەی خەڵک خۆشتر بژی ئەو هێڵە گەرمە زوو دابنێن بۆ ئەوەی هەموو کەس بترسێت لەوەی کە گرانفرۆشی کردووە نیکە نرخی شمەک هەرزان ببێ نرخی خۆراک و چاو قاوە و خواردن هەرزان ببێ وەکو وایە موچە و بە زیاد کرد بێتن بۆیە ئەمە ئەرکی حکوومەت ئێوەش ئەوەی بە خۆتان نەکرێ وەکو میدیا و خاتونەژی شارەتی پێیا ئێوە متابعە و هینی خۆتان بکەن ئەوەی کە لێرە باس دەکرێ و بە پێشنیار و بە چارەسەر ئێمە پێشکەشی ئەەکەین ئێوە ئەوەی بە خۆتان نەکرێ بە دوواداچوونی بۆ بکەن ئەوەی بەلیژ ناکرێت سە بۆ نمونە چاودێری بازرگانی لە کوردستان بۆی بەرچاوی ڕوونتر بێت لەسەر چ بنەمایەک ئەڵێ شتێک گران یاسا لە دنیادا یاسا ئابووری چەندین بیردۆزەی باش چۆن هەمان پرسیارم بۆ تۆ هەیە چۆن بڵێم گرانە بەچی بڵێم گران باش تێچوونەکەی لەکە دەیتەوە تۆ بە چەنە کڕیتە بە چەند یەفرۆشی باشە بە یاسا لە دنیادا نابێ هیچ مەکێ لە 100 قازانجی بخێتە سەر ئیتر دەوڵەتەکە ڕەسمالیە دەوڵەتەکەی اشتراکیە دەوڵەتەکەی ئیسلامیە تەنها ئەو بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانیە ئەمە بکە بە بەمنەما لە منی وەرگە ئەمە یاسایی نێودەوڵەتیە بانکی دەولیە سندوقی نەقدی دەولیە ئەمە چکە بۆ ئەڵێ تۆ پارەت پێیە دوو ڕێگەل لە بەردەمە ئەم پارەیە یا بیخەرە بانکەوە فایدەی بچێتە سەر یا بڕۆ پرۆژەی پێ دروستکە بۆی قاسان فائدەی بانک لە هەموو عالەمە قەت ناچێتە 20% تۆ ئەبێ پرۆژەکەت پێی ڕازی بی لە هەر شتێگەی فرۆشی چ لە 100 قازانجکەی ێ معنایتیان نییە بڵێ ئەو تۆ لە 5,000 قازانجکەی شتیوان نییە لە دنیاە بۆی ئەم جارەش ڵێمەوە بازاڕی ئازاد معنای ئەوە نییە دەوڵەت هیچ حەقی نەبێ خۆی فلسفەکەی ئەمەیە ڕاستە بازاڕی ئازاد دەڵێت دەوڵەت تۆ سەر و سامانی هاوڵاتیان و ئاسایشی وڵات بپارێزە چالاکی بازرگانی بەجێ بێڵە بۆ کەرتی تایبەت بەس حکومەت نە ئەچێت خۆی هەموو بازار بەڕێوەبەرێ نە دەستیش لە بازار ئەکێشێتەوە بیدا بە کەرتی تایبەت و دەوڵەمەند و خاوەن پارە بۆ ئەوی بەڕێوەبەرن تەنها ئاسایش و سەرماڵی هاوڵاتی باشە دەوڵەت زەوی بە خۆڕایی مەدە لە باشترین شوێنە بە بازرگانێک بەوە بەرهێنان 200 ملیۆن دۆلاریشی بە قەرزی بەفائیدە ئەدەیتێ ئەیچێک بیکا بە مۆڵێکی بازرگانی سبەینێ کافەکەشەدا بە $20,000 مانگانە بەکرێ
بە کەسێک کەسە کەسە چێ براندێنێ ئەڵێ براندەکەم وا تەسیریە بێ نە هەر نرخێک دابنێم لەسەر ئەو شمەکە کەس قسە ناکە بۆیە ئەرکی چاودێری قورسە بەڵام ئەبێ پیا بچنەوە ئەبێ تۆکمەتر بێ ئەبێ باشتر چاودێری دەست خۆش دکتۆر ئێوە میکانیزمە چاودێریەکەن کە دکتۆر باسی کردیان میکانیزمی ئەوە چۆنە ینی چۆنی بۆ نمونە من خاوەنی کافتریایەکەم جەنابی ئەڵی بۆچی قاوەیەکەی باشتەزار منیش پێێت ئەڵێ مۆڵاکاکە من کریەکەم بای مانگی 3000 دلار ێم ناتوانم وەکو جادەی سالم و ئیسکانی هەولێر بێم بە 500 دینار ئەو عەرەبانەیەکە دایناوە منەیەم بە 3000 چۆنی مامەڵە لەگەڵم شتا کار دەبن ئێمە ئەچینا شوێنەکەەوە بۆ نمونە کە بزین گرانە داوای قایمەی لەکەین قایمەی کرێ قایمەی زەریبە قایمەی کارمەند قایمەی زەمان ئەمان هەمیمان بۆیە لێ اینجا بەەوەش ڕازی نابین نرخەکان ئەو نرخانەی کە هەیەی ئێمە بۆی دیارەکەین بۆ نمونە زۆر شوێنەیە لە سلەیمانی هەمانە قاوەیەکی یا بە 8,000 شەربەتێکی یا بە 10,000 وتمانەوە بەکەڵ ئێرە نایە بە قسەمان بکە یەک مانگۆنی و نەیخایان دایخست زۆر شوێنمانەیە لە سلەیمانیە باشا خەڵک وشیارە کاک دەبن ئەوە خۆشە ئیلهام خانوتی زۆر 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 نۆرمەڵە کە تۆ چوویتە شوێنەکەەوە کە دکتۆری ژووتی هەم نرخەکە هەڵگرە هەم سەیری مینۆکەشکە ئەگەر زانی وەرەشکات سکاڵا دەبوو لەسەر نرخەکە ئەوە ئێمە ئامادەین یەکسەر بۆ شوێن ناچی ترکە پێم وتی بەیانی بێ شەو بێ ئەسەر بێ میۆڕە بێچی لیژنەکەشمانەچێ باشە حاڵەتە بووە بۆ نمونە شوێنێک نرخی پێ هەرزانکەن ئەمیش ئەم کەسەش فشاری لەسەر ساحب مڵ کوشتەکە دروست کرد بێ سعرەکەی پێ نابێت نەخوارەوە و ینی چۆنەڵی ئیشەکەی ئێوە ینی لەگەڵ ئەوەی کە غرامەتان کردو و سزاتان ناوە ئەم سزایش بوو بێتە دیوێکی خێر بۆ کابرای ساحب مڵک و ئیشەکەی هێنابێتە سەر خەتی لە ناو شاری سلێمانیە دوسێ شوێنی گەورەمانەیە لەگەڵ خاوەن بڵکانە قسەمان کردووە تومان ئەگەر ئاوا بڕە ئێمە ئیجرا دەکەین بەداخستی شوێنەکە چکە ناکرێت تۆ شوێنەوەی بە سۆسی وەرەقا ناکرێت شوێنەوەی بە دووەرەقە بۆ دوو دەفتەرۆنی لە شاری سلێمانیە بەڵێ هەمانە یعنی ئەمە فشارمان کردو سەر خاوەن بڵکە تومانە ئێمە ئیجراتی خۆمانەکەین دایەخین مۆڵەکەی تۆشکە ناشکەکەی خۆتە لەبەرەوەی ئەمە ناکرێت لە سلێمانیە تۆ قاوەی بێ بە 10,000 تۆڵی ئێمە وەکو خۆمان ئیجراتی خۆمان کردووە و دوایەوەش داوا لە وڵاتیانەکەین هەر سکاڵایەکیان نەبوو بە شەو بوو بە ڕۆژ بوو لە هەچ کاتێکە نەک لەسەر کاتشتەکان لەسەر سەرجەم شتەکانی تر لە ناو شاری سلێمانیە ئێمە ئامادەین بۆ دەم سکاڵەکان باشە من ئەمەیە ینی ئاماژە بە شتێک بم کە وردە وردەیتر لەم بەرنامانەوە خەڵک فێری هەنگاوەکانی یەکەم بکەین ینی وەکو چۆنی لە هەم خانووتی تۆ کە خۆتەکەی بە کۆفیەکە کورە ئەگەر داوە توشتیش بێ خۆ شەرمی بۆ چیە چوزانم یا پێشتر حساباتی بۆ بکە ئەگەر داوەتیش بێ بەشێکی زۆری خەڵک بۆی نووسیم کاگەرون تۆ سێکە زەبەی بۆ داوت معقولە سەری مینۆکە بکەی بەدڵێنێ ببیتە دەرەوە ڕەنگە معقول بێدەی چیەکە ینی بەڵام من یەکشتی ترەڵێم کاتێکە وەسڵتان بۆیێتەوە ینی هەمیشە سەیری وەسڵەکە بکەن بزانن چی مەسەلەن من بۆ نمونە لە ماوەی ڕابردووە لە شوێنێک داوای پیتزایکی سەفەریم کرد دانیشتە بووین پیتزایکی سەفەریم داوا کرد سێرم کرد سێرڤیسی لەسەر نووسەوە من سەفەریە ینی بەمە بۆ ماڵەوە سەرڤیسی چیم لێسەنی باشە پێم و 2000 دینار بوو وتم کاکە من مەبەستم 2000 دینارەکە نییە کە نووسیوتە لێرە مەبەستم وۆیە ئەو پارەیەکە تۆ من بەجێ لە زانی کە تۆ 2000 زیاد لەم نەسەنی ڕەنگە 2000ەکەم بیتەوە بۆ خۆتی دانێمەوە بۆ شاگردەکانتی دانێمەوە بەڵام تۆ بۆ 2000 سێرڤیزە نووسی لە کاتێکە ئەم پیتزایەکە کە منەی بمەوە بۆ ماڵەوە حەقی سێرڤیزم نییە ینی قسەکە ئەوەیە ڕۆشنبیری هەرێکێکمان بۆ قەڵاچۆکردنی ئەم جۆرە دیاردانە کاریگەری بەقەر حکوومەتەیە یعنی بۆ نمونە لە کۆتاییە جێکی وا ئەکرێتەوە لە هەولێر لە سلەیمانی لە دۆک لەکوێ کە ئەکرێتەوە بۆ مشتریەکرێتەوە ئەگەر بزانێ ڕۆژانە مشتریەکانی لێتەچێتەوە ئێ بە دڵنیاییەوە یا خۆی چاکە یا خۆی پاکە ئەبێ پێداچنەوە کاک دەروون هەر بۆ بە ڕێزانەی تریش لەم هەفتەی پێشوە برادرە تەلەفۆنی کرد و وەسڵەکەشی بۆ نردم هات خۆی چوو بوو لە شوێنەکە دانیشتە بوو بخواردنەوە سەیری حسابەی کرد بوو لەگەڵ مینۆکەیە لە بەتڵێکە 80,000 فەرق بوو 80,000 زیان نووسی تێگەی یعنی ئێستا خەڵک زۆر وشیارە من دەستخۆشیان لێکم هادێک سەر وەسڵەکەی بۆ هێناین ئێمە چوینە ئەو شوێنە داخستنیشمان بۆ کرد و گرامەشمان کرد دەستخۆش ئیلهام خان دوا قسە بۆ بکە ئیتر چۆن دەستکەین بە هەمووکو خانمێک ئەنی لە دووسێ دقا مشکلن ینی تۆزێک تێر و تەسەڵ قسەم بۆ بکە چۆن وەکو خانمێک ینی ئامۆژگاری تۆ چیە بۆ گەنجان و بۆ خانمان و هەمووکو ینی بیرێش نەچێ بە دیوەکە تۆ قسەیەکت کرد دکتۆر ینی هەندێک جار ئێمە خۆشمان هۆکاریەوەی کە شوێنێک گران بکەین
یعنی ئەمە خۆمان هۆکاریەوەین ئەوەندە سەپۆرتی و کەساکەین ینی من بۆ نمونە لای برادێک دانیشتە بووین من بۆیە نمونونەکان زۆربەی لەسەر خۆمێنەوە بۆی کەیتر شەرم نەمێنێ لەو شتا لای برادێک دانیشتە بوون وتم کاکەم سیعرانە بۆچی وایە وڵای کاک دەروون بۆی کە لە بەرۆی هەموو کەسێک نێتە ئێرە ئێوتم ینی من ێستا لەو کەسانم کاتوێ بێمیا ئەتوێ نێم تینانە تۆ لەو کەسانی ئەبێ بیتوەمانە ئێوتم باشە هیچ نەبێ بۆ حاڵەتەش کە تۆ باسیەکەی 2 مینۆ دروست کە مینوەیەک بۆ خەڵکانە دانێکە ناتوێ بێ مینوەیەکیش بۆ خەڵکانە دروستکە کە ئەتێ بێ ینی مەبەست وەیە بەشێک لەوەی خۆمان تەرویج و ڕکلام بۆن دێ شوێنەکەی نەچین بۆ فلان شوێن مەسەلەن ئیتر سیعرەکەی هەر چۆنێکە ئێمەوەمان لەو شوێنە کردووە کە سیعرەکەی لەو شوێنە بمێنێتەوە قسەی تۆ چیە هەم بۆ گەنجان هەمووکو ڕۆژنامە نووسێک چۆنچۆنی دەسەکەی بە چۆنچۆنی دەست بکەین بە چارەسەرکردنی کاک دەروون بۆ زافرن بۆ قسەکەی بەڕێزت هەنێ شوێن هەیە هەنێ مەطعەم کافێ هەنێ مۆڵ هەیە لەم شارەیە تایبەتە بەس بەو کەسانەی کە کوڕی کەسی پارەدارن کوڕی کەسی کاربەدەستن بەڕاستی ئەچیتە ئەوێ مەسەلەن شەوێک لەگەڵ یەک دوو برادر تا ئەچیان هەر بچی سێرەکەی ئەزانی کە ئەمانە هەمووی کەس یان بە جلوبەرگیانە بە سیارەکانی بەردەم کافەکەیە دیارە من یەک دوو کەسم دوان لە سەحابی ئەو شوێنانە مەسەلەن باسم لەوە کروتم بۆچی ئەو نرخانە ئەوەندە گرانە مەسەلەن من ئەم زەڵاتەیە لێرە ئەخۆم بۆ نمونە بە 18,000 لە دەرەوە بە هەمان کوالیتی بە 7,000 یا بە 6,000 ئەڵێ کاکی گیانەوانە پاری پێ ئەیان بۆچی نیکەم بۆچی سعرەکەم وانە بێ ئەمە ئەو پێ بڵم کە خۆمانیان هەنێک کەس هەیە سەپۆرتی ئەو گران فرۆشیە ئەکا بەڕاستی زائیدەن من ئەمێ باس لەوە بکەم مەسەلەن بۆ نمونە فەرقی منیان لەگەڵ کەسێکی ترا مەسەلەن فەرقی کەسێکی کەم دەرامەت و کەسێک کە پارەیەکی باشی هەیە زۆر زۆرە بۆ نمونە باشە لەو نمونەیە بۆم بۆ سە دکتۆریەک پرسیاری کوت و جوابێکی کورت لە دنیاە بەپێی ئەو دیوە با بڵین دیوە کۆمەڵایەتی ئابوووریەوە لە دنیاە ئەم شتە باوەیە ئەم لەم منتیقانەی خۆرەڵاتی ناوەڕاست و ئەمە کللتوری دووبەی و ئیمارات و شتەیە بۆمان هاتووە مەم گەنجانەی عەرەبە بۆمان هاتووە بەڕاستی ترە بێ شوێنێک گران بێت و یعنی کەرامەت و کارکتەر و شخصیەتی ئینسان لە ڕووی ئابوووریەوە شتێکی وا هەیە کە ئەگەر من لە شوێنێکی گران نان نەخۆم ئیتر من چوزانم ینی من پیاوێکی بە شخصیت نیبیانی یا پیاوێکی مهم نیم بە تەسەورەکەیەمان لە هیچ جومگەیەکی ئابووری کۆمەڵایەتیە ئەو شتە هەیە هەرگیز شخصیت و سەقافەت و جوانی و قۆزی وانە بەوە نییە کە تۆ پارێکی زۆر بی بە شتێکە خۆی قیمەت و بەهاکەی ئەوەندە نییە لە دنیای شتیوان نییە لە خۆشگوزەرانی مرۆڤ بەوە نییە ئامادە بێ پارەیەکی زۆر بدا بە شمەکێک کە خۆی قیمەت و بەهاکەی ئەوەندە نییە ئەوە ئەم جارە شتێکی دەکەمەوە ئەرکی هەموو لایەکە باشە کەواتە قسەکەی جەنابە ئەوەیە ئەگەر ئێمە ئەو قیمەتە زیایە بین کەواتە جێل کراویت کەواتە فری و دراوی هیچ چینێکی تری نییە هیچ تەفسیرێکی تری نییە هەر کەسێ ئامادە بوو پارێکی زیادە بە شمەکێک بە قاوەیەک بە چایەک بە کافەیەک لە بەرەوەی وا خۆی بنوێنێ کە دەوڵەمەندە ئەسە تۆ بیڵگەیت یەکێکە لە هەرە دەوڵەمەندەکانی عالەم قابلە ئەجل و بەرجی ئەو جیاوازترە لە جلوبەرگی کەسێکی کەم دەرامەت و یا کەسێکی هین لە بەرەوە دەوڵەمەندی بەدڵە یاخود پارە و سەرەت و سامان بۆ ئەوە نەهاتۆتە دەستی دۆ بە خۆڕایی بە فێڕۆی بی شتێک قیمەتەکەی چەندێکە سێ ئەوەندەی پێبی بەس بۆ ئەوەی پیشانی چواردەورەکەتی بی بڵێ من پارە زۆر پێ بۆ یەکرابێت دەستخۆش سەکەم بۆ تاوکە کاک دەروون ئەگەر ڕازگۆم لەگەڵ تا ئومێدێکی زۆر زۆرم بەوە نییە کە باسی لە قەڵاچۆکردنی ئەم دیاردیان ئەم حاڵەتە کرد چونکم بەڕاستی جارێکی تریش ئەیڵێمەوە کوڕی مناڵێکی کوڕی کەسێکی دەوڵەمەند یان کەسێکی پلەدار یان کەسێک بۆ نمونە پۆستێکی گەورەی هەیە هیچ باوەڕ ناکەم ئامادە بێ لەوەی کە بڕات چایەک بخوا لەسەر عەرەبانەیەک بە 250 دینار هیچ ئومێدەکەم بەوە نییە ئەگەر بین شەڕی چینایەتی و ئەوانە بکەین باوەڕەکەم شەڕی ئەقلانەیە کە ئاماژەمان پیا و ئەقلانەیە کە ئەوێنێ بەوەی کە قاوەیەگە خۆنەوە بە 5,000 شخصیت و کەرامەت و مهمی بۆ خۆیان دروستکەن باوان هەر لەو ئەقلا بمێننەوە با ئەوە ئیتر ئیشی ئێوەمانانە ئیشی ئێمە ئیشی پیاوی وەکو دکتۆرەکە ئەم کۆمەڵگەیە بەرەو حەقیقەتەکە بەرین نەک لەم خەیاڵی ئەم خەیاڵە بچووک و سادە و بێ ئەرزشەی ئەو بەڕێزانە بێڵینەوە کە پێی وایە گەر قاوەیەک 10,000 پێ نایەوە هەڵبەتە ئەم مهم نییە بە ئەو هەر لەو خەیاڵا بێ با ئێمە چاچیکەین شتەکە بۆیە منی شەر بێهیوام لەو ئەقلانە بەڕاستی بەڵام من بە هیمەتی پیاوانی وەکو دکتۆر و بە هیمەتی گەنجانی وەکو ئێوە
وەکۆی کە تۆ باسێکی خۆ دەگەی بە ڕێستۆرانتێکا پێ دوایە گرانە سیعدەکەی و لۆ ئاستانی هیتە دەرەوە من پێم وایە بەم هەنگاوانە چاچەکەین و بە ئەوانیش بۆ خۆیان دووسێ ڕێستۆرانتە بێ وەسڵەکان هینکەن دوایی پۆستیکەن یا سناپ و شتی بکەن بڵێنەوە ئێمە قاوەیەگە خۆینەوە بۆنە ئەکییت پێم وایە کاک دەروون زۆرترین درێژترین ڕێگاکانی شەر لە یەکەم هەنگاوە دەستی پێ کردووە بۆیە ئەم هەنگاوانە هەر هەبن باشە بۆ مەسەلە میدیایەکەشی پێم وایە ئەمە کاری دەستە جەمعیە ئەمە بە تەنیا تۆ وەکو دەروونگێژان وەکو کەناڵی کوردستان 24 بە تاقی تەنیا ناتوانانی کاریگەریکی وا دروستکەی ئەمە پێویستە کاری دەستە جەمعی بۆ بکرێت پێویستە میدیا کاریگەری لەسەر هۆشیارکردنەوەی تاکە بێت پێویستە کاریگەری لەسەر جوڵاندنی لایانی پەیوەندیدار هەبێ پێم وایە ئەگەر بە دەستە جەمعی کار نەک بۆ ئەمە بۆ هەر حاڵەتێک هەر دیاردێک هەر بابەتێکی ناخوازراوی ترینەوە کۆمەلگا بکەین نەتوانین سەرکەوتوو بین بە کاری دەستە جەمعی وەکو ئاماژەم پێکرد پێشووتریش بە هۆشیاریەکی تۆکمەوە دەستەکانی خۆش بێ و زۆر سپاس دوا قسەم بۆ بکە هیوامان بیت کاک سۆران ینی هیوایەکمان بەرێکەی تر یەکەمەوە بۆ خۆی دڵخۆشکەر بوو هەوڵین لەو ژمارە شخصیانە دەریکەین ژمارەیەکی گەرم دروستکەین بۆ خەڵکانی نوێش کاتکەن هەم لە سلەیمانی لە هەولێر لە دوهۆک لە شار و شارۆچەکانیش وەلو ئەم دیاردێ زیاتر لە شارەکانە بەڕاستی هەیە بە تایبەت سلەیمانی و هەولێر و دوهۆک قسەی ئەخیرم بۆ وڵا من پێشەکی دەستخۆشیتان لە یەکەمەوە دەوری میدیا و ڕاگەاندن زۆر زەرورە لەم ئیشانەیە و لەگەڵ سۆشیال میدیاشە چکا وشیارکردنەوەی خەڵک لە بابەتێکی وایە زۆر دەورە بینێ بۆ ئەوەی توانین ئەم دیاردانە بڕکەین و داواکەم لە حکوومەتیش لە خۆشمان کە بتوانین ئەو نرخانە هەیە لە سەرجەم پارێزەکانە جێگیری بکەین بۆی ئەو فەرق و فروقاتە نەبێنێ لە بینی دووەک و هەولێر و سلەیمانی و هەڵەبجەیە چکە خۆ دەزانی ئەو کەسی کاچێتە هەولێرەوە یایەتە سلەیمانی ئەگەر گەشتیارێ بێ ئەگەر شتێ بێ بزانێ ئەم گران فرۆشیە لەم شارانە هەیە بڕابگە قەجارێکی تر نایەتەوە لەبەرەوە ئێمە سێکتەری گەشتاریشمانە بنەرەچێت ئەگەر زوو نەچین بەدەست ئەم شتانەوە تۆ بچۆرە وتێلێکی شاری هەولێر سەرێکی 250 دلارە مانەوەی $100 ینی کابراچێتە تورکیا حەوە ڕۆژە چێتە وڵاتی دووبەی ئیمارات دەمانە سێرەگەی حوشەوەگە $350 وەرگیرێت ڕاست لە هەر لە ڕووی گەشتیاریشەوە ئەمە دەوریەیە لەبەرەوە پێویستمان بەوە هەیە کە پێداچینەوە بەسەر چەم ئەو بڕیار و یاسایانە بکەین کە لە گەشت و گوزارەوە کە لەنا حکوومەتەوە دەرەچێ ئێوەکو بەڕێوەبەراتەکەی خۆتان لە دوایان بەرنامەیە بەرنمەیەکەن بە سنتەرێک بۆ خۆ نوێکردنەوەیکی تر ینی بۆ باشترکردنتان نمونە زۆر بێ وەسڵە پێشتێ پێ دەرفەت نەبووشانی بین بەردەوام بیشەبین و دوای ئەوە ڕۆژانەش لیژنەکان مەسەردانی شوێنەکانەکات هەشت کم و کوڕێکە بێ هەشتێکە بێ لە شوێنەکانە ئێمە بەدوادور شوێنی بۆکەین و قسەی کۆتاییشم هەرەوەیە چۆن خوشکەی لە هەموو دکتۆر باسییان کرد بادەش لەو شوێنانەوە و دوای وەسڵەکانیش بێنن ئەمە داواکاری ئێمە دەستەکانە خۆش بێت دکتۆر دوا قسەم بۆ من ئەمەی دوا قسەم کە ئێڵێم بۆ هەمووی بێ من کە بچمە ڕێستۆرانتێک یا کافەیەک بەم شێوە دەکەم هەوڵە دەمەگە لەسەر دەرگاکەی نرخی دیاری کردبوو نرخی نووسی بوو سەیری نرخەکانی یەکەم ئەگەر زانیم گونجاو نیە ناچمە و کافێ و مەطعماچمە مەطعم و کافەیەکی کردوشتە لە زۆر کردومە باش لە زۆر شوێنی دنیا وایە کێ قاوەخانەکان و مەطعمەکان کە نزیکن لە شوێنێک و لە سنتەرێکە لەسەر دەرگای دەرەوە لەسەر جامخانەکە نرخەکانیان دائانیان بۆ ئەوەی خەڵک ئیحراج نەبێ بچێتە سەر مێزەکە دانیشێ سەیری مێنوەکە بکە ئەگەر زانی گرانە هەستێت و بڕوە ڕاست ئەگەر هەی بوا دەکەم چوومە ژوورەوە داوای مێنیو دەکەم ئەگەر سیارێکی گران بەهام پێ بوو لە پێش قاوەخانە و مەطعمەکەیان ڕای ناگرم چەند مەترێ پێشتر یا پاشتر ئەوە زۆری خوا بۆ ئێرە بۆ ئێرای خوا بۆ ئێرە من باسی ئێرە بۆکەم داوا شتێ ناکەم لە مێنوەکەیانە بێ چکە کەوتم شتێکم بۆ بێنەوە لە مێنویانە بووی ئەبێ ئامادە بم چەندی پارە داوا کرد بیدەمێ و ئەو نرخانەی لە مێنوی نووسراوە دایمە 10% بۆ ئیزافەکە چکە خەدەمات 10% یعنی ئەگەر قۆزیە بە 20,000 بوو بێ بە 22 باشە برنجمریشیە بە 10,000 بووە بێ بە 11,000 ئەو حساباتانە بکە گران بوو هەستە بڕۆ وەکو خاتو ئیلهام کردی و لێسەوە هەموو کافێ و کافەکان لە کوردستانە کاچی بە ئیجباری بڵێ ئاوت بۆ دانێ نەشی خۆیتەوە هەر بۆ دانێ داوای شەربەتی پرتەقاڵ بکە ئەبێ ئاوەکەش هەر بخۆیتەوە بڕێکی زۆری قازانجەکەی
یعنی جاری وهەیە لە پەرداخی پتەقاڵە ئەوە قازانج ناکە وەک ئەوەی ئەوەندە قازانجەکە لە بتڵاوەکەیە گران بوون هێمە دەرەوە وەستەکە لەگەڵ خۆما بەم پێویستیشم پێ نەبێ هەڵیەگرم لای خۆم دایانە ئەمەی منێڵم بۆ هاوڵاتی و کڕیار و گەنجانە بەم شێوەیە تەسەڕوفکان لێ چاودێری بازرگانیش دەستیان خۆش بێ لە جیاتی 3 جار غەرامەی بکەن ئەگەر یاسا ڕێتان پێدا دوای 2 جار غەرامە پێیداخە ئەوەشی بۆ ئێزافەکەن ئیجازە سندنەوە ئەم کافێ و مەطعەم و بازاڕانەی کوردستان بۆچی باکیان لێ نییە لەبەرەوەی تۆ ئەگەر مۆڵەتن لێ سندەوە نەوەیشکە ئەو کاتە بیر لەوا کاتەوە بە نرخی کێزان دەردی جەنابی شدوتی ئەمە کەم بە قسەیە خیریش دەردی جەنابی شوتی کابرا لە 3 مانگە لە پڕ لیژنەکە 400,000 غرامەیەەکە ئەو ڕەنگە لە 400,000 قازانچکە لەبەرەوە بۆی گرنگ نییە لەبەرەوە هیواداری نەگەر لە یاساکەتانە هەیە وا بکەن و ئەگەر لە یاساکانێ داوا لە پەرلەمانەکەم کە گرنگجی بەم دیوانەی کۆمەلگا با گرنگجی ینی گرنگجی بە جیرفانی تاک بات کە ئەم دیاردەی کە باسمان کرێمە لە سەرەتای بەرنامەکە پێمان وا بوو دیاردێکی زۆر بچووکە بەڵام سێرەکەی دیاردێکی گەورەیە کاریگەری گەوری هەیە زۆر بە کورتی زۆر بە کورتی ئەو شوێنانەی کاکرێتەوە ئەگەر خەڵکی ژڕانەکە بووی کرێکە زیان ناکرێت بۆ نەمە ناو بازارە گەورەی لە ساری سلێمانێکەوە تاو نەبووە خەڵک پارەکەی یاوە دەستخۆش سەکەی تۆ ئەوەیە من لە کۆتاییە ئەوواڵم بەر لە حکوومەت بەر لە پەرلەمان بەر لە هەموارکردنەوەی یاسایەک بۆی کە دوای سێم جار ئەو شوێنە دابخرێت ئێمە با خۆمان ڕۆشن بیرکەین بە کاشی و گڵۆپۆک و یەکێک لە لێدوانەکان وتی بەوانە هەڵ نەخەڵەتین ئێمە قاوا خوین خۆ گڵۆب ناخۆین بەڕاستی ڕاستە دیکۆرەیشن و جێگەکە جوان بێت خۆشترە ینی کەشەکەمان خۆشترە بەڵام لە کۆتاییە وەکو دکتۆر باسی کرد خۆزگە و دکتۆر ئەو قسانە بەمنەوت ئەو قسانی تۆم کردایە باخیر وەکو دکتۆر باسی کرد سەیری وەسڵەکە بکە سەیری مینۆکە بکە ئەو لە سادەی بخە سەر هەموو ئەم شتانە لێگەرەوە خۆمە ڕەزیلی نییە کاکە ینی هەموو ئەم شتانە لێگەرەوە بۆی کە کابرای خاوەن مڵک کابرای خاوەن پیشە قاوەخانەکە بەجێ لێ نەزانێ بڵێ قاوەیەکە مایە بە 8,000 بۆی کە سەربەرزانە قاوەیەکی خوار حەقی خۆی بیتێ و ئەو هەڵئاڵسانە ئابوووریە سەقەتەش دروست نەبێت کە دروست بووە و هیواداریشم کار لەسەر ئەم بەرنامەیە بکرێت لە بەرەوەی کە ئەو گەنجانەمان کە وەکو لە لێدوانەکان ئاگوێتان لێبوو لە جیاتی لە قەراغ جادەکانی سالم و ئیسکانە قاوە و چاپ خۆن بابێنە ئەم شوێنانەوە ئەگەر شتێک پارەکە زیاتر بێ بە دڵنیاییەوە قسە و باسەکانیان ئەهێنە ئێرە و ئەو ڕووداوانە دروست نابێت هیوادارم شتێکمان کرد بێ کاتیی خۆش دکتۆر جانازێت